سڵاتان لێبێ ژیان دۆستی و ئێوارێکی دیکەی ڕەمەزانتان باش. من هێرە مۆلودیم لە بەرنامەیەکی دیکەی ژیان دۆستی لەگەڵ ئێوەدا دەبم. بێگومان ژیان و ڕەوتەکانی ژیان بەردەوامە بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا. ئەمڕۆ دەمانەوێت ئاشناتان کەین بە ژیانی پەنابەرێکی باکووری کوردستان کە 55 ساڵە کاری چێشلێنان دەکات. چێشلێنەرێک کە بەردەوام لە ناو چێشتخانەدایە. لە مانگی ڕەمەزانیش بەردەوام سەرقاڵی دروستکردنی چێشتە، بەڵام سەرڕاوێکە تەمەنێکی هەیە، بەڵام قسە خۆشە و بە چەندین خواردنی تایبەت و نایابی دیاربەکری باکووری کوردستان ئاشنامان دەکات. پێکەوە دەچینە لای شێف عوسمان. شێف عوسمان، بۆ من بێژە کە شەوە هاتیتە کوردستان لە دیاربەکرێت تا خەڵکی دیاربەکری. خەڵکی دیاربەکر مەزاتم کوردستان ئەس شغلم ئەس مەتحامی گازی مکرد زاتم شغلم. يعني زاتم شغلي شغل أخو ممنونم أز رحتم باش روجي أخوجي رحت السينما يعني زعمت زمرانني باش. ژیان چاوە لە هەولێرێ؟ هەولێرێ ژان باشێ ولا تشكي نابين يعني نب درسته هەولێر درسته ژانم. بەحسێ باکوور و باشوور دەکەین. چاوە هاتیتە باشوور، چما هاتیە باشوورێ؟ تۆکی نوکەوەکی پەنابەرێکی باکووری کوردستانê لەبری. ئەو بەحسێ ژیانێ بۆ من کە نوکە ژیانێتە چاوایە، بەحسێ ڕەمەزانێ بۆ من کە تۆ شێفێکی بەس تۆ ڕۆژوویوە نییە؟ ئەری ڕۆژی مە ڕۆژی دەکەم. چقا زەحمەتە بۆ کەسێکی شێف بێت؟ جوالش بونم زعمت نییە فقط باش مر زعمت نظام جمرش باشه مر حتى يعني زعمت ناخم يعني روجي جي خبرت مش خوش تشه زعمت نابين. من گوت کە بە بینەری کوردستان بشارم گوت کە 55 ساڵە تۆ شێفی. ئەمرێتە 65 ساڵە. 65 ساڵ هەنا قەدە. قەدە تەمام. ئەو 55 ساڵ بەسێ شێفبوونێ بکە. شێفبوون گەلێکی زەحمەتە لە ژیانێ. مەد کاریمەتەن بکوی کەسێکی چین خارنێکی چێ بکەین پشێکی بۆمە زەحمەتە. دەبێژین ئەو زەحمەتە من نەکارین یەک خارن چێکەین. تۆ ڕۆژی چەند خارن چێ دەکەی چاوایە؟ مەسەر ڕۆژێ ئەس کارم 5 خارن چێکم. 5 خارن ئەس ڕۆژی خارن چێکم. وژمر زعمت نییە. ئێن بۆ من. زۆر نییە. تەمام. ئەو بەحسێ ئەو خارنێ دیار بکرێ باکووری کوردستان بکرێ. ئەم ببێژن سەریدا ئەم دەبێن گوێچ ترشک. ینی چێ دەکەن قابلغامە دروستە، مەفتونەمە هەیە دروستە، لەبەنی هەیە مەهیر دەبێژن دروستە. وانە دیاربەکر تشتێ وەک نەپرە. من گۆهدار بووم دەبێژن جەرگ جگەر. هەیە لە باکووری کوردستان لە دیاربەکرێ بەس ئەو چ فەرقەنە؟ لە نوکەش لە باشووری جگەر هەیە بسا بەس ئەو چ فەرقەنە دەبێژن گەلێکی بەتامە گەلێکی خۆشە. تامایی بەهارەتە نییە. بەهاراتی بەهارەتە دیاربەکر ڤێرێ نابێت. ئەم لەوێرێ بەهارەتە جگەر هاتن بەهارەتە نە خۆشە جگەرە مەژی خۆشتەیە ji ber vî baretî. Baretî qare bibere, pul bibere, kişnîşe, kimyon e, bana gişik li hev diqelibînin. Ente nêge beharat ege behara bixîne ew nêge ciger tavî xweş dibe. Kişnîş em pirî kişnîş xweş tîne cigerî. Tamam. Nuka ew xarin çêkirine wisa ya? Belê. Ew xarinê Diyarbekirê navê ew xarin bû me dibêjî keçiye. Yani dixwazim ke başûrê Kurdistan bizanin ke کەف ئەوان بێ بلا بزانە کە ئەو خارن لە دیاربەکرێ چیە ناویوان چییە؟ شێ بەسە ئەو خارنێ دیاربەکرێ کرد بۆ من. بەێ. بۆ مە بێژە بلا بزانی ناویوان چییە؟ ئەv ئیشتی کفتێمەیە ئیشتی کفتێ زیکیدا ئیشتی کفتێمێ دیاربەکرێ. بە گۆشت چێ دەبێت؟ بە گۆشت چێ دەبێت دەربیوی ئەڤیرە ئەڤیلیوی هەیە چێ دەکەن. ئەو گوێژەمەیە گوێجێ دیاربەکرێ. بەڵێ. گوێجێ زیکا فرنێدا چێ دەبێت. ئەبێت تاندر سەر برنجێ چێ دەبێت لە فرنێدا چێ بوویە تاندرە. دیژی خاشەمە ئەم گۆشتی چییە؟ گۆشتی بەرخیە. بەرخی. ئەم گۆشتی بەرخیە لەسەر برنجێ بچێت. تەمام. گۆشتی بەرخی. ئێدیژی گۆشتی بەرخی قۆزی بێژن ئەم دەبێت خاشەما. خاشەما پەزی ئەوژی پەزە. بەڵێ. ئەوژی خاشەما پەزە. ئەوژی ئەم قوڕی فاسولێ دەبێژن بێ مەلەگی فاسولێ. شێف لە باکوورێ گەلی گۆشتی بەرخێ دەخۆن یا گۆشتی چی؟ گۆشتی حیوانی دیوەکی گوێرەکە دەخۆن؟ لەوێ دەریێسە لە دیاربەکر. لە دیاربەکر. لە دیاربەکر گەلێکیژی گۆشتی بەرخێ دەخۆن. بەرخێ. کەیف ئەوان دێ بە گۆشتە بەرخ؟ گۆشتی بەرخێ پڕ دەخۆن پڕ حەز دەکەن.
لەگەڵ شێف عوسمان هاتینە ناو چێشتخانەکەیەوە باسی دروستکردنی قەبرغە دەکەین کە لە دیاربەکری کوردستان ناوبانگی هەیە. شێف عوسمان بلاش و لە خۆ دەست پێ بکەین. سۆرانەی تۆ نەباشە کرمانجیە ئەژی نەگەلێکی باشە وسایە بلا بێژین کە ئەو قەبرغە چ لازمە بۆ قەبرغە؟ قەبرغە بەرێ برنج لازم دکە. برنجی وی ام بەرێ نیویت کەلین نەتام. دکارین برنجی کوردی برنج فەرق نییە. برنج عینێ کوردیش دەبە ئەبێ تورکیە. یعنی هزرا من وستا ئەو برنج بۆ دۆڵمەی گەلێکی باشە. بوونێ قەبرغە ئەم باش ئەبێ. تەمام. نه برنجێ دنێ. تەمام. ئەم بیا بەرێ نیویت کەلینن. بەلێ. بەرێ نیوی نەتام. نیویت کەلینن هینە ئەم با تشتی ئەبێ ڕێحان ئەم دەبێژن. ڕێحان. ڕێحان. ئەف قەرەب بەرێ. بەهارات. بارەتێ ڕەشی هەنی قەرەب بەر. یعنی بیبەری ڕەش. توژێ. ئەژی ئێسۆرە بیبەرێ. بیبەری سوور. سۆر نەتوژێ. بەلێ. ئەژی نەتوژێ. ئێسۆر نەپرتوش. یعنی مە دەبێژین سێ بیبەر هەنن وکلێ. سێ بیبەر. و مایدانۆسی وی مادەنوس. بعید ئەم دەبێژین بعید بادەم. بادەم بعید. گشتێکی ئەم لە هەف دخن. بەلێ. نەوە برنجێ لە هەف دخن ئەو قەیدێ چێ دەبۆ ئەم دروست دکن تجا دکن. تەمام. یعنی وەکو شێف عوسمان باز دەکات دەبێت برنجەکە کەمێ بکوڵە ینی دەم نەکێشێ دوایی سێ جۆر بیبەر بیبەری ڕەش و بیبەری سوور دوو جۆرە کە ئەوەیان چیژە بە زەوان دیکەتیژ نییە ڕێحان و بادەم و باوی و معدەنووس یعنی معدەنووس ێش دەبێ هور بکەیت هور بکەیت دکن یەک تەمام ئارمان دکن قەیدی بێ برنجێ چێ دەبۆ ئەینیسی یعنی ئێستا برنجەکە حازرە لێرە کە پێشتر ئامادەی کردووە حازر ئەوە حازرە حازر ئەو حازرمان کردووە پشتوی چ دکەین پشتی ئەمێ تیغەنزیکا قابرغێ بدرون دەدورین یعنی تو خەیاتێکی مەزنیشی یعنی نە چێژ لێنەرێ نە شێفی خەیاتیشە خەیات هەر تشتیش دەسێ مەتێم دەدرون بە سوژن بغازن ئەس تژەکەم بدرون ئێمەش خواردنێکمان هەیە لە سۆرانیدا خواردنی جیپەی پێ دەڵم بۆ جۆرە دروست دەکرێت دەدورێتەوە ینی وەستا شێف عوسمان حازر بکەین نوکە حاز دکن بەێ باشە ئەvێ دەرێ vekiriye em birincê dixîne zikawî qeydî wî em tijî dikin ne gora ve qawirğê ne pir Nepir. gerek Tamam. pir tijî nekî pir tijî kî ga nabû Tamam. bi gora ve qawirğê Kabır. Çend saat lazım bu? ev qawirğê 4 saat şuğul 4 saat. 4 saat. Yani de durin uka. Dudurtum. Labzam çağa de duri bla. Ev de Berdureki mezin tamam. durutun avi eve gerek ev Harekari tepkem? na Tamam. مثلا اول كنا تخستي بمعنى تواتر جريك بتجير دريك ما اول بتيه اف البيك واتي بالشغله راح تمشي Terzi de bejin terzi. ترزي Terzi. خبرگەکە خلاص بووە تەوا بۆ کۆتاپیاتە 4 کاتژمێری خایاندووە خبرگە بێگومان و باسی کرشێف لە پەراستو دروست دەکرێت درومانێکی باشی کرد خۆی کۆمەڵێ بەهارات و برنج و ئەمانەی تێکرد شێف نوکە خلاص بوو لا چ بکەین پشتی من شتێکی مێزە کرد شێف ئەگە بەحسان بکە ئەو منجەڵ چێکی فەرقەنە فرقي بري المنجل افنى بس شوته بيش بندير اف منجل ئێکی بدە من ئەزجێ هاریکاری تە بکەم تەمام المنجل نبس نابو تمام يعني بوشة بني نبي ابي في الزلقه شوته بس اوي نبي خلاص دبي او هبت بس او خلاص او نابو خلاص بقى كم او يقرا كم بقى تامو بونكي زور خوش زيتان خالي جاي باشتان باز دكين خواردنێکی زۆر بەتام زۆر خۆش هێگومان بە گۆشتی بەرخیش پشتیوی چ دکەین پشتی من تقریبا داری بله تپسی تمام لا چ دکەین یک یا دو یک ولا مجد تمام إجابة سريعة يعني نه لازمه آب نه لازمه كم تمام آبی کم لازمه هولو کم آب لازمه ها برو بکاری تنی و صاب قادی برنج هنر نکوی برنج پاشه تمام برنج تمام پاشه تشتی قفات تشتی مانا قفات کن هولو لا قفات کن بله همه چی کن ایجا خیل ما بری حاضره کاب میشه بشه خیل بر حاضره
ئەو چییە؟ ئەبێ خێ خێ تابی تابی لەگەڵ شێف عوسمان قەبورغەمان چێکرد وستاد بەڵێ. ساعتە خۆش دەستتە ساغ بێت باش. ئەوش قەبورغەی باکووری کوردستان دیاربەکری باکووری کوردستان بۆ بەربانگێکی بەتام هیوادارم کە ژیان دۆستی ئەمڕۆشتان بەدڵ بێ هەم ژیانی شێف عوسمان ماخستە و باسمان کە چۆن دەژیت هەم باسی قەبورغەش وەکو خواردنێکی باکوور و دیاربەکری کوردستان تا ژیان دۆستێکی دیکە و پێگەیشتنەوەکی دیکە هاتان شاد.